کاتێ تۆ ئەهلی ئیمانی ویژدانت هەیە حەز دەکەی خەڵکی بەهۆی تۆ سوودمەند بن نەک لە پێناوی پڕکردنی گیرفانی خۆتدا هەلێک بقۆزیتەوە ئەگەر ڕەمەزانیش بێشر لە خەڵکی گران بکەیت ئەوە بەرهەمی بێدینیە کە ئینسان بەدووی هەلێکە بگەڕێ لەسەر حسابی خەڵکی ڕوش و ڕەداڵی ئەم وڵاتە گیرفان بەتاڵەکان بە سایه حکومەتێکی گەندەڵەوە ئەویش زیاتر لە ڕێی بازرگانیەکەیەوە بیچەوسێنێتەوە بەڵام تۆی ئیماندار ئەوەندەی لە دەسەڵاتی تۆدایە بە قازانجێکی کەم ڕازی بەڵام حەز دەکەی کەوا بازار هەرزانی بێ دڵنیاشی خوای پەروەردگار بۆت پڕ دەکاتەوە کابرایەکی ملیاردێری سعودی هەیە ئێستاش لە ژیاندایە تەمەنی لە سەر و 90 ساڵەوەیە ناوی عەبدوڕەحمان الفەقیهە لە سەر و 90 ساڵەوە دەژیا و جەستەیەکی ساغی هەیە ڕۆژانە 2 سەعات هەر بە پێ ڕاکردن دەکات یاری ئاسن دەکات بەردەوام پیاوێکی دڵخۆشە دەستی خێرەومەندی بۆ زۆربەی وڵاتانی دنیا هەیە ئەو عەبدوڕەحمان الفەقیهە باسی خۆی دەکات ئەڵێ من سەرەتا کە دەستم بە کار و کاسبی کرد یەکەم کەس بوو بیرۆکەی دەواجینی نوێم هێنایە سعودیەوە کە مریشک لە جوچکەیەوە لە قاعەدا بەخێو بکرێکە ئێستا هەیە ئەوەی یەکەم کەس بوو ئەو بیرۆکەیە کە من هێنامە وڵاتی سعودیەوە لەلای منەوە هاتە وڵاتەوە خەڵکی تریش فێر بوون دەواجنەکان زۆر بوون بەڵام باشیان لێ نەدەزانی جارێکیان هەرچی دەواجنەکان بوون نەخۆشی کەوتە ناو جوچکە و مریشکەکانەوە هەمووی لە ناوچوو لە بازاڕە مریشک نەما کۆمەڵە بازرگان هاتنە لام و وتیان فرسەتی زێڕینی ژیان یەکجار هەڵدەکەوێ ئەو مریشکەی لە قاعەکەی تۆدایە بازار ئەوەندە محتاجە پێی خەڵکی هەمووی ناچاری گۆشکڕینی مریشکە بە 4 قاتی خۆی لە بازاڕە دەفرۆشرێ تەسلیم بە ئێمەیکە ئەگەر کیلۆیەک بۆ نمونە 2000 بێ بە 8000 لەسەر ئێمە ماڵ بێ کاتی حسابم کرد پارەیەکی خەیاڵی بوو 4 قاتی خۆی لە یەک وەجبەی دەواجنە خێری دەکرد بەڵام بیرم کردەوە وتم ئەی ئەو خەڵکە ئەوەی کە من جوچکەکانم دانا داوام لە خوا دەکرد بەس خوا لە نەخۆشی بیان پارێزە و قازانجێکی کەمم پێ ببەخشە و سەلامەت بێ چۆن ویژدانم ڕێگەم پێدەدا لەسەر حسابی ئەو خەڵکە هەژارە خۆم دەوڵەمەند کەم هەرچی پێیان وتم بڕیارمدا بە چ سعرێک بڕیاری لێدرا بوو یەک پارەیەکی زیادی نەخەنە سەر خستمە بازاڕ و هەرزانیم خستەوە و نەمهێش خەڵک پێوەی دیار بێ سوێن دەخوا دەڵە قەسەم بەخوا من ئەو کاتە هیچ سەرمایەکی وام نەبوو لە ماوەی 2 ساڵدا بەرەکەتی خوا بە حەڵاڵی ڕووی تێکردم بردم بکڕیایە و بفرۆشایە بە نرخی زێڕ دەفرۆشرا ئەوەندە پارەم بەسەرا ڕژابووم بە یەکێک لە ملیاردێرەکان بە حەڵاڵی بە پاچی بەداخەوە لە وڵاتی ئێمە کە ڕەمەزان دێ گرانی دەست پێ دەکا خۆ ئەوانش ئەهلی ئیسلامن بەڵام وڵامی پەروەردگاریان باش نەداوەتەوە